والله دكتور لساش پێشم وتووە ئەڵێ لە مەسلحەتی منە مەسلحەتی چی چەند جاریش پێم وتووە ئەو ماڵ کاولکردنەوەیە یعنی ماڵ کاول دەکاتەوە باشە منش بە خێزان ماڵم ئەی هەر دایکت نەبووە سەبەب ئەوەی کە خۆشەکەتی بە تەلاقداندا کاک دکتۆر ئەم خەسوێ منە تەداخڵی ژیانی هەموو کەسێکەکات هەر خۆی بەڕاست ئەزانێ وەڵڵاهی ئەیەوێت توێش وەک خۆشکەکەت ئەو باعثش بڵم دوکتۆرش دانیشتووە توێش وەکو خۆشکەکەت بە تەلاقدان بدات بەخوا ئەگەر منیش وەکو مردی خۆشکەکەت بوومایە دەمێک بوو تەلاق درابوویت ئەبێ سوپاسی خوددا بکەیت کە من وەک مردی خۆشکەکەت بیر ناکەمەوە ئێستاش درەنگ نەبووە ئەتوانی ئاگاداری ماڵ و مناڵی خۆت بیت و هەمووشت بە قسەی دایکت نەکەی چونکە من ئەوەندە زیاتر تەحمڵم نەماوە بەڕاستی با مناڵەکانیشمان سەرگەردان نەبن بەس خان ینی ڕاستەکە ینیسا تۆ تەجروبە لە خوشەکەەوە نەگرتووە ینی خوشکێکە بۆچی تەلاق دراوە ئەمەگە تەداخوی لە ژیانی ئەوواکرانی توش حەزەکەیت تەلاق بدرێت و لێک جابیتەوە شتێکی بۆ نەکات پێداویستەکانە بۆ نەکات تاتو ئاوا بکەی نا کاک دکتۆر منیش ئەڵێم ئەو شتانەی کە من داوایەکەم بۆم کات منش ناچمە ماڵ باوکم هیچ پێویست ناکات بۆ ماڵی دایکم نەڕۆمەوە تۆش ئینادی لەگەڵ مەکە کاک دکتۆر زۆر ئینادە نازام چی لەگەڵا بڵێم هەر شتێ من داوایەکەم ئەکسەر ئەڵێت دایکە تەداخل تاکە یەکسەر ئەیباتەوە سەر دایکم نازام چی بڵم لەگەڵی بەڵێ بە چیە ئەزانی کە دایکی فێریەکە مەسەڵەن شتانی داوایەکە هەیەی یانیەتی دکتۆرکیان من نازانوێنە بەڕاستی وەڵی کەم تەرخەمی لە هین مناکات چه کەم تەرخەمیکم لێ کردووە یانێ چی داوا کردووە بۆم نەکڕیوە چی وتووە بۆم نەکردووە من خۆم ئەقلم هەیە مناڵ نیم ئەزانم چی پێویستە بۆ ماڵەکە ئەیکڕم توش چی داوات کردووە من هێنامەتنەوە ماڵە بەڵام تۆ دایکت چی بڵێ هەر ئەو ئەڵیت تۆ هەر کاتێ ئەچی بۆ ماڵ دایکت و تیتەوە ئەگۆردری من پێتەڵێم بە ئەم کێشەمانە نەمێنێت ئەمن لەوە زیاتر چی بکەم بەڕاستی نازانم چی بکەم دکتۆرگیان یانێ خۆی باشە زانێت چی پێویستی ئەو ماڵە بووە من لە زیاوە بۆیم کردوە باوەڕت بێ دکتۆرگیان من بە قەدەری سێ ماڵ مەسەفی ئەو ماڵەکەم بە قەدی سێ ماڵ بەڵام تۆ پێ نازانی بەڕاستی پێ نازانی بەقی سێ ماڵ مەسەفەکەم کاک دکتۆرگیان هەموو پیاە مەسرەفەکە و خۆ هەر تۆ مەسرف ناکی بۆ هەموو جارێ هەر باسی مەسرەفەکات و یاتۆ بە چاومانەوە شتێکە کڕێک سەرڵێ کردم هەموو پیاە مەسرفی ماڵ ناکە یاخرە مەسەفەکەی زۆرە لە بەقی سێ ماڵەکەم دیارە هیچ شتێک نەماوە بۆ تۆی نەکە ئێکە دایکە داوایشتی تر لێ کاوەڵێ ئەوەی پێ بکە ئەم لێرە بۆیە ئەو هەستەی لا دروست بووە کە تەداخولەکات کە ئەو شتەکانە فێرەکە کاگازە دەڵێ هەموو پیاە مەسرەفەکات ڕاستە هەموو خێزان هەرە بێ مەسرەفەکەی بەڵێ وایە دکتۆرگیان هەموو کەسێک مەسرفەکات بەڵام مەسرفی ماڵ و پێداویستیەکانی جیایە لە مەسرفی زیادە تۆ زۆرشت بە منت کڕیوە دوای ماوەیەک بردوتە بۆ ماڵی دایکت ئەی ئەگەر تۆ پێویستت پێ بووە بۆ بردوتە بۆ ماڵی دایکت منە پرسیارەکە دایکی پێ دەڵێ مەسەڵەن بۆ نمونە ئەم جانتایە بکڕە دایکی پێ دەڵێ زێر بکڕە باشە مانەوە بێ پێویستە پێ بێ کە دایکی پێ دەڵێ دیارە دایکی هەستەکات و ئەم نەقسە و کەم و کورتیانە هەیە باشە کە ئەی کڕی بۆ ئەی بێ بۆ ماڵی دایکی ئەیمانە تۆ پێویستە پێێنی کە بردە بۆ ماڵی دایکی یا بە دایکێ بە خوشکێ هەر کەسێک بێ بە هاوڕێیەکە شتێکە هەدیە کرد دیارە پێویستی پێێنێت کە ئینسان شتێ پێویستی پێی بوو خۆی بەکارێنێ ئەگەر کەمالیاتی شەو پێویستی پێی نییە یەکچی من بۆ مەسەفەی بۆکەی بۆ تۆزی ئەرکەکەی لەسەر کەم ناک یان هێندێک جار هەیە ئەڵێ مێردەکەم هەیەی خۆ هەیەی خۆ نەیدزی وەکچی من شەو نخونی دوایەوە تۆ ئەزانی خوا نەخواستە وەڵاهی کێشەیەکی بچووکە هەبێ مراجعی خەستەخانە بکەی ئەزانی گرفانە بەتاڵە بێتەوانێ بۆ نەخۆشی و بۆ ئەم سەرەوە سەرنجێشتێ خۆ بێ شتێکی لە ماڵا هەبێ ئەی ناڵێ ماڵی سپی بە ڕۆژی ڕەش خۆمەنی کەشێکی بێت تۆ هەمووی هەرفێ سەڕف بکەی کاک دکتۆرگیان چە خۆ کفر نابێ هەر شتێ ئەگەر من شتێک بم بەدایک و خوشکەکانم خۆ هەر من شت نایان بەوان ئەوان شتێن بە من جاری وایە حەزم لە شتێکە ئەوانەیە یا من حەزیان لە شتێکی منە خۆ ئەیەم بەوان خۆ گوناحم ناگات قەیچێکە با منیش ئەوانیش شتێک هین بێ شتی وا چۆنە بێت ینی من هەر بڵێم وەڵا نایدەم ئەوان حەزیان لە شتێکی منە کاگازە جانیانی قسەکەی منطقی تایە ینی ئەگەر هەدیە با شتێک با بە دایکی بە خوشکێکی
خۆ هەم بۆ بەهێزکردنی پەیوەندیەکانە بۆ دروستکردنی خۆشەویستیە بۆ ڕێزگرتنی بەرامبەرە یعنی وەکو ئەوڵێ تۆش مافی خۆتە ئەگەر شتێک لە ماڵەکە پێویستە پێی نەبێ یاخود پێویست پێ بوو زۆر پێویست نەبوو ئەوان زیاتر پێویستیان پێ بوو ئەگەر بیەی تێ چی کێشە هەیە وایە دکتۆریان ئەو باسی واکە لە ئەوانی شتێنن واللهی تا ئەوان یەکشتی کۆنی خۆیان ئێنن بۆ ئەم دەشتی جوان و گرانبایە خۆی ئەدا باوە من ئەوە ناڵم کەشتیان پێ نەدا بیدات بەڵام خۆی ئەبێ ئاگاداریەوە بێ ئەمە باوەڕت بێ خۆی باشە زانێ قەت ئیشی ناو ماڵ یەکێ ناکات بە مناڵەکانە ناگات خۆتە بێ باش بزانی ئەو ئارەزی مناڵەکەمان باوەڕت بێ دکتۆر هەمیشە یەکەمی ناو مەکتەبی هێناوە کوڕەکەم بڵێ بەس ئەمە چەند ساڵە بە زۆر دەرەچێت لەبەرچی خۆی باش ئەزانێ ئەو مناڵانە تااقەتی شەڕیان ماوەتن تااقەتی ئاژاوایان ماوە حتا ئەو نەتوڕەن لە دایکییان نازانین چی لێ بکەین ئاوای لێ هاتە دکتۆرگیان من ڕێگرین لێ ناکەم بڵێن شتێکەوە بەس بەڵام با ئەوانەیە هیچ مشکلەی نییە بەس باوەڕت بێ ئەو شتانەی کێ ئەوان ئەیکەنمانە ئەم سەفقاتی ئەوانێکم ڕێگری بۆشە ناکەم دکتۆرگیان ینی یەکسانێکی تیانی خاتون گیانی بە قسەکانی کاگازاتە تۆ ئەوانە تا شتێک دێن لە کۆنیش پێویستیان پێێنێت تۆ دەیانەیەتێ ئێمەکە یە هاوسەنگیتیایە ینی ئەمە یەک دوو نازانم تۆ زانیاری هەیە یان نییە ئەخوێنیتەوە دەربارەی پەروەردەی مناڵیان نا ئەزانی مناڵ گەورەترین با بڵێن یاخود با بڵێن ئەوەی کە زیاتر ئەبێ بە قوربانی لە ناو کێشەی خێزانە ئەتلێتەوە تووشی گرفتی دەرونیە بێ مناڵە یعنی تۆ ێستا شەڕ و ئاژاوکو باسەکریم هەموو تۆران و شەڕ و ئازاو ئێوە مناڵە و لە ناو پۆلی شادانیشە من دڵنیام ئاگای لە مامۆسانیە بەس بەرجیسم لە ناو پۆلایە بەس فکری هەر لای تۆیە لە ماڵەوەیە دایکم نەتۆرێ ئەبێ دایکم نەڕۆژ بێتەوە ئەبێ باوکم وای نبێ ئەبێ شەڕیان نەبێ ئەمە نەبێ ئەی تۆ حسابی بۆ باری دەرونی مناڵەکانە ناکەی کشەکەی من یعنی تۆ بەس بیر لە خۆت و دایک دەکەیتەوانێ هەر شتێ بۆ ینی ئێمە باسی وەشمان کرد کەی مشکیلە بە تۆران چارەسەر دەکرێت ئەی تۆ نازانی ئەم مناڵانە و باجەکەی ئەیەن باشەوە زێڕی دنیای بۆ کڕیتی هەموو شتێکی بۆ کڕیتی سبینە مناڵەکە و کە ئاوە تووشی گرەی دەرونی بوو بڕواو هەبێ زۆربەی زۆری ئەو مناڵانی لەنا ئەو خێزانانەیە ئەژینکاوای کێشەی خێزانی تیا لە داهاتووە زۆربیان ڕەشبی نەبن لە خۆشەویستی بێبەش بن خۆشەویستی نایەن بە کەس چێ لەو کڕۆ سبێنی گومانیشی لا دروست نابێت کچەکە و گومانیشی لا دروست نابێت هەر شوونەکە هەڕقی لە هەموو پیاە بێ کوڕەکە ڕقی لە هەموو ژنێ بێ بڵێ دایکی ژن ئاوایە سا ئاوایە وەڵام من ژن نایەنە من شوو ناکەم بۆی خێزانەکەم وەکو خێزانی مەیلێنێ تۆ بی لەوانە ناکەیت تۆ کچی من